کوڕم مەگری خەڵک سێمانەکات تەماشام کە ڕۆڵە لەوە زلترەبی بۆ ئەگری بەس تێ بکەم چاخانەکە سێمانەکە مەگری بەس تێ بکەم بزانم تۆ بۆ ئەگری بۆ تخواوە ژیانە ژیانە چێتی لە تەڕەخۆی لە وشکەن دەسمە ئەوروپای ئەوروپا وەرە کوڕم تۆ چی بۆ بازار و نەبی تەلەفۆنم بۆکەی پاپی فریام کە ون بووم چیم لەکەی ئێستا بینە بەردەم ناوێت یانە ئەوروپایان کوڕەکەم عاقڵ بە ژن بێنێ بێ دوای دو سێ مانگ ڕێک بچین بۆ مەحکەمە ئێلۆ ئەی لەبەرەوەی گەنجیام ئایامە وایە یەکسەر جیا بنەوە نام لە تۆ دەچم ئەسڵ ئەگەر لە من بچی هەرمەی هێنە هەردینە هەردوو چاو دەێ بەخوا هەردین دەینم ڕاوەڕسەڕ مامە ڕاستڕ ئیژوان نابی چێەوە ئەو گەنجە جوانە لەوام شەوەش بووە تەوە شاشم دەکرد پێش ئێستا دەگریا کاک باڵێچم بۆ ئەوروپا دەستەکەی لە ئەوروپای برا ئیش دەکەم ئیلو دیارە لێرە ئیژ نییە وەرە وەڵڵا هەموو ئیشەکەم بۆ دۆزیوەتەوە بەسەری تۆ فەریکەنەوەکەم بۆ کڕیوە شاروخ بە ترشوکە وردەوە ئەڵێ لە ڕوون نابی فرۆشم کورە کاکە لەوەیش باشتر بەس ئەتوو ئازمە بە لەو ناوحی ئەوەی ئیش لە پێش دەرکەی بی نایکە ئەتو لەو ئێستا بینە بەردەم لەمەینەوە یانە ئەوروپایان وەڵا سمێری گوگەڕی کردی لۆژ دیلو ناینی وەرە چاوە ڕاستەکەم من گیرفانی خۆمەزانم من پارەم نییە جنا بۆ مێنە من لە دارای دنیا هەموو نیمە سێ وەرەقەم هەیە ها یعنی چەند نقستانە وڵی تقریبا نزیکی 47 وەرەقەم نوقسانە سلو حەف وەرەخە عاجزمە بە توش بۆچی عبزێری خەزورم دەسە حسابی خەڵکی ژنی دەیت ئاخر منیش بۆیە بۆی ناهێنم نەڵم وەختی ژنە نییە ڕاوە کاکە ئەو پارەیە ئەو سلو حەف وەرەقەیە من تەرتیب دەکەم سعبەتەکەی ناوەڵا سعبەتی بەڕاستیمە وەرە ڕۆحەکەم تۆ شاگرد چایچێکی ڕۆژی دە 12 چاپرۆشی 47 وەرەقەم لە کوێ بوو خۆ من نادەم پارەکەی برام ئەوە هەندێک خێرەومەند هەیە دەیان ناسم لە کنەوان دەینم هەر بەگەردن ئازایی ئەیدەی چاوەکەم بۆ پێم ناناسیێنەوە ئاخر ئەو خێرەومەندانە حەزناکەن کەس بیان ناسی دەیانەوە بەدزی خێری خۆیان پیاون شەریفن ئەیکەی بێمە بۆ پارێ سبەینێ ئەو مەحەلانە وەرە سلو حەف وەرەقەی خۆت لە برای خۆت کوڕم ئەوە ژنم بۆیە نای با خێرە مامەی بنووسێگەنا بەتەمایتون بەعیا جنی نابین ئەی ئەمر ناوەڕاست بێ لەو ڕێزێکە لە باوک تێگریت مزۆ هاتیۆمە تۆ چیەکەی لێرە وڵی غەریبیم دەکردی بەم چواریشەوە سعات دوو شەوی خەونم پێدیتی ئێ با تەلەفۆنێکە بکردە وحدەم نەبوو ئێنوکەیەکە بکردەیە شەحنم خەلاص بوو زۆر بەداخەوە نەمزانی مزۆ دوای 50 ساڵ برایەتیبان ئاوە دز دەرچووی کوڕ دزی چ کاکە دزی چاتی مەسەر دێدەم غەریبیم دەکردی برام غەریبی دەکرد ئەوەستەکەی ئەوە تەلەفۆن بۆ پۆلیس دەکەم تێگەیشتی من کابرایەکەم حەزم بە قانونە کوڕە براتم برات برا ئێستا پێ دەڵێم دانیشە دزەکی زۆر سیر و سەمەرەی ئەمن 10 ساڵە لێرە ئیش دەکەم دزی وەچی تو نەدیتیا قوربان لۆ نەدیتێ دنیا پڕی دزە بێدەنگ ڕۆژ نییە کەس نێشکار لە تونەکە نە لە مزەفەر دزیمانی لێ نەکردیا جواب دێ مزەفەر ئەو ڕۆت و لێرەی لە بۆی احترام لەسەر هەموو تاوانەکانت بکەی ئی پێشتریشت بەردەوام بە گەورم ئەمن دزیەکەم کرد لە بە خاتری جەلیلی جەلیل جەلیل چێیە؟ جەلیل قەردار ئەوجە قوربان بڵێچە ئەو جەلیل قەردارە نیە بابل بابوانە قەردارن عایلێکی وێران بەستە زمانانە باپیری وەی زمانی مەلیکی درەمە قەردار بوو هەتا مرد پێی نەدراوە بەسە یعنی ئەتو دەتوێ لە بەخاتی کابرایەکی پێویستی بە پارەیە دزینۆ دەکەی؟ ئەمن چوم دزیم کردلۆ ئەو کابرایە قەردار بوو کرێی سێ مانجی نەدا بوو بڵێن ئی خانی ساحب خانی ئەوەندە غەدار ئەوەندە زاڵم ئەم ڕۆژێدا دەرکەی لێ دەگرت دەیگۆ کرێیەکەم دەدەی یان بزگر و مزگر فڕێ دەبە دەرێ ئامش چوم لە بازارێ دزیم کرد لە دوکانەکی ئینامدامێ گوتمەوە کرێی سێ مانجی بڕۆ فڕێدە پێشی بێ من نەدبە چاکم نەکرد ئەرێ وەڵڵا ئیشەکی ئەوەندە باش نەبیتەوە ئیشەکی ئەوەندە خێر لێدەن کوریا چی دیکەم جێڕەوە دەی بەردەوام بە گەورم دزیێشکەم کرد لە بە خاتری برایەکەم دڵی تەواو نەبوو نەخۆش بوو نەخۆشی دڵی هەبوو پێویستی بە عملیاتی دڵی هەبوو ئەو برایە مۆچی ئەمنی بەگرتندا ئەوە مار و ملکی یەک جولەکەی هەیە پارەی عملیاتی برایەکەمی نەدا ئەمیش چوم ڕاست پارەی عملیاتم دزی و عملیاتەکەم لۆ کرد ئێ لەوەی چاکە و پیاوەتی تر ئاخ لە دەسەت و مامۆستا ئەتوش غەمی پێدەخۆی کورە غەمی چێ بەردەوام بە باسی تاوانەکانی کەشت کە دەی ئەوە ژنەکە بوو ژن ئەو ژنە 5-6 سەرکەوتنکەی هەبوو مێردی مرد بوو پێوەژم بوو فەقیرێ وەڵا بە گەورەم برێم
دەبین وەزعی خراپە یعنی لێگەڕێن بکەوتە سەرجادان دەست لە عالمی پانکاتەوە پیاوی خراپ قسەی ناشرینی پێ بڵێ وەڵات چوم دزیم لۆ کرد دامێ گۆتم ئەو پارێ بەکەی خۆت خەرزکە کەی دەش خلاص بۆ پێم بڵێ ئامن دزیش کرد لۆ دەکەم ئێلە یعنی چاکەی وا بەدەست چێ دەکەی گەورم کورە دەتەوێت تێم نشێتکەی ئەتو دەتەوێت چاکەی باوی حەمامێ بکەیت گەورم ئاوی حەمامێ بی ئاوی تەنکەری بی ئاوی فرازی بی ئاوی کانی بی فقط چێ چاکات چاکەی قوربان دەمێکە زەنجی تاوانبارەکە لێ دەدەم بگرە بەس بیکە سەمای خارجی ئەلۆ ئەلۆ مزەفەر هاوین دەزانی جیا ئەم نۆ تۆ 20 ساڵە لەگەڵێک دەژین قەت نەمدەزانێت تۆ بچی کارێکی ئاوا بکەی بچی دزی بکەی بەڕاستی بەداخەوە تازە ئیشەکە هاتیە ئەو مەوزوعانە باز مەکەوە ئەوەش یاسا حەقی خۆی لێما وەردەگری و چەند ساڵیش سزن کرام حەقی خۆیتی و ئەمنیش بەڕاستی ملم لە مۆچی باریکترە لە بەرامبەر یاسای مزەفەر قەرار بوو من و تۆ ناو لە مناڵەکەمان نین ئەلان مناڵەکە بۆ بەڵام بێناوە بەخۆت ناوەچی لێنێ ئەخە من چه ناوێکی لێ بنێم ناوی لێنێ ناوی لێنێ ناوی لێنێ عەدالەت کووە مامۆستا